ترسناکترین شرکی شاراوە چییە کە ئێمە تێی بکەوین؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەموو پێغەمبەران باسی دەجالیان بۆ ئومەتەکەیان من لە دەجال زیاتر لە ئومەتەکەم بترسم شرکی خەفی وتیان شرکی خەفی چییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەوەیە کەسێک نوێژی خۆی ئەڕازێنێت تۆ لەبەرەوەی کەسێک ئەیبینێت ئیتر ئەمە بەڕاستی شەو ئەخەوی لەگەڵتایە بەردەوام لەگەڵتایە بۆ لەبەر ئەوەی جاری وایە خوا پەنامامدا کابرا سەردانەکا بۆ خۆیەتی لەبەرەوە بڵێن ماشەڵڵا خزمێکی باشە محازەرە ئەڵێ لەبەرەوە بڵێن ماشەڵڵا محازەرەکەی بەقوتە قورئان ئەڵێ تو ئەڵێ مامۆستا فڵانکە چالاکی زۆرە عولەما فەرموون نیشانەی ئەوە سێشتە هەر کەسێک بە تەنها تەمەڵ بوو لە ناو خەڵکە چالاک بوو هەر کەسێ پیاتا هەڵدا چالاک بوو ڕەخنەت لێگەر حەقیش بوو پێی ناخۆش بوو ئەمانە نیشانەی ئەوانن کە خواپەنا نیشانەی ڕیای ئینسان بۆ خۆی کە کردەوە چەند بەرز بێ هەڵی ئەوە شێنێتەوە